فەرمانی هەرێمی ژمارە 128 پاڵپشت بە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکراو بڕیار درا بە 1. دیاریکردنی ڕۆژی 1/11/2017 وەک ڕۆژی ئەنجامدانی هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان. 2. گشت لایەنە پەیوەندیدارەکان پابەند دەبن بە ئەنجامدانی کاری پێویست و هاوکاری و هەماهەنگی لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارن و ڕاپرسی بۆ جێبەجێکردنی ئەم فەرمانە. بەڕێزان، ئەنجومەنی کۆمیساران ئەمڕۆ ئەم فەرمانە هەرێمی خستە بەرنامەی کاری خۆی و قسەی جدیمان لەسەر کرد و بڕیار درا کە لە داهاتوودا بە فەرمی ئێمە وەڵامی ئەو فەرمانە هەرێمیە بدەینەوە لەبەرەوەی کە پێویست بە وەرکاری بابەتەکە پێویست بە وەرکاری هەیە و پێویست بەوەیە کە پلانی بابەتی هەڵبژاردن قسەی جدی لەسەر بکرێت. بۆیە لەمڕۆدا تەنها ئەوە دەڵێن کە ئێمە لە داهاتوودا بە فەرمی وەڵامی ئەو فەرمانە هەرێمیە بدەینەوە لەبەرەوە بە پێویستی نازانین کە وەڵامی هیچ پرسیارێک بدەینەوە، چونکە لە کاتی خۆیدا لە دوای ئەوەی کە وەڵامی لە کاتی وەڵامە فەرمانە هەرێمەکەدا ئێمە وەرکاری پرۆسەکە و هۆکاری ئەوەی کە پرۆسەکە بە شێوەیەک ئەنجام دەرێ هەموو وەرکاری دەین.